جوتیارێکی بەتەمەنی 4 قڕنەیە و وەکو خۆی دەڵێ نزیکەی 70 ساڵە خاوەنداریەتی زەویە کشت و کاڵیەکانیان دەکەن و کار و کەسابەتیان لەسەر ئەو زەویانەیە کەچی دەیانەوێت ڕەگەزی زەویەکانیان بگۆڕن بۆ نیشتەجێبوون و بەسەر فەرمانبەراندا دابەشی بکەن. 70 ساڵە تقریبا 70 شتێک کەمترە. ئێمان هاتی هێنانی هێرەکانە 11 دۆن بەراویان داینێ 15 دۆنیان پشتاو داینێ خانمیشیان داینێ. ئەوە حکومەتی عێراقی ئێمە ڕاگواز کردووە. لە دوایش 2 ساڵی پێش و ماڵێ پەردەگەنێکی بە هەدیە بۆ هێنان پێیان دەوت گەرمە گەورە گەرمە تالیایی لەسەری نووسرابوو هەستی کەسە ئەو گەرمەی نەچێنێ ئیزراتی لێگەڵ دەکەم. ئەو جا هەبێ فەلاعی بۆ کردنی و سەنەد تەمبریکمان هەیە شمان هەیە و کە ئێمەکان نیشتەجێ بوون لەو چواخۆرنەی کۆتایی چواخۆرنە ئەسکانەکان 175 ماڵ ئەگەر لە بیرم نەچوو بێتەوە. ئێستاش بۆتە بڵێ داوای حەزەکان دەکەم ژیانمان لەسەر ئەو عەرزانەیە بە حەقە نییە. ئێستا من یەک لەباری خۆم جوتیارم نانی ئەو خوایم نانی ئەو عەرزەی لێ خۆم 250کەم نییە مەعاش. ئەگەر عەرزەکەم بەدەستەوە نەبێ من دەبێ هەڵێم سوڵە بکەم وتەوە. بۆ جاری سێم جوتیاران لە بەردەم شارەوانی و ناحیەی 4 قڕنە گرد بوونەوە دەڵێن نایەنەوێت ڕەگەزی زەویەکانیان بگۆڕن و دەست بەرداری زەویە کشت و کاڵیەکانیان نابن. ئەو پارچە زەویە لە ساڵی 6 وەریان گرتووە هەمووی سەنەد تەمریکیەکە وەکو تاپۆی دەخوا کە کاتی خۆی بە زمانی مەلیکی عەرزە دراوەتە بەوان. ئەو ئەرزانە لەو کاتی تا ئێستاکەنە ئەرزی زراعین کاتی خۆی هەموو بەراو بوون ئێستا شەمویان بەراون. ئەو ئەرزانە کۆمەڵێک پرۆژانە سەکراوە هەیە ماسی لێ بەخێو دەکا هەیە گاوداری لێ کردووە هەیە دەعبای لێ بەخێو دەکا بەشی زۆر لا کراونە باخ. ئیدی ئەو ئەرزانە کە بێت و شارەوانی دەستیان بەسەردا بگرێت بە هیچ شێوەیەک ئینی ژیان لەو منتەقەی نامێنێ ژیانی کشت و کاڵی بە هیچ شێوەیەک چواخۆڕی نامێنێ. سەبارەت بە داواکاری و جوتیارانە ئێوە کاکە و جوتیارانە با دڵنیا بن هەتاکو ئەوانە ڕازی نەکرێن قەناعەتیان نەیە جگە لەوانیش وەزارەتی کشت و کاڵیش قەناعەتی نەیە بەس گەرز نادێتە فەرمانبەری 100% قوربان وەزارەتی زراعە بۆ خۆمان هەر هەموو ئیدارە لەگەڵ ئەوەی نین لە خراپترین حاڵات ئەگەر شتێکیەوە بێ هەتا ئەو خەڵکە ڕازی نەکرێ بستە گەرز نادێتە فەرمانبەران کاکە لەوەی دڵنیا بن. نزیکەی 70 ساڵە زەویە کشت و کاڵیەکانی ناحیە 4 قڕنە جوتیاران سوودی لێوەردەگرن کەچی ئێستا بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران قەرارە دابەش بکرێت بەسەر فەرمانبەراندا و ڕەگەزی زەویەکانیان بگۆڕێت. ئەوانیش ناڕازین لەو فەرمانە و وەک خۆیان باسی لێوە دەکەن بە هیچ شێوازێک ئامادەنین دەستبەرداری زەویە کشت و کاڵیەکانیان ببن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام 4 قڕنە.